خۆشەویستان، ئێستا ئێمە بە پشتیوانی خوا لە ڕۆژانێکی زۆر پیرۆزداین. کۆمەڵێک عیبادەت و چاکە هەیە پێویستە ئاگاداری بین کە لەم ڕۆژانەدا بە ئیزنی خوا لە پێشمانە. یەکێک لەو شتانەی کە ویستمان باسی کەین بە پشتیوانی خوا قوربانیە. ئایا کێ دەبێ قوربانی بکات؟ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ: من كان له سعة ولم يضحي فلا يقربن مصلانا. هەر کەسێک توانای هەبێت، حاڵی باش بێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا قوربانی نەکات، با نزیکی نوێژی جەژنی ئێمە نەکەوێت. ئێمە کە قوربانی دەکەین با ئەوانەی کە توانایان هەیە و نایکەن لەگەڵ ئێمەدا نوێژ نەکەن، چونکە شایانی ئەوە نین. زانایان خلافیان تایە لەسەر ئەم مەسەلەیە، ئایا قوربانی واجبە یا سونەتێکی گەورەیە؟ هەردوو ڕێیەکە هەیە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڕەشە دەکات، ئەوەی توانای هەیە و نایکات با نزیکی نوێژی جەژنی ئێمە نەکەوێتەوە. لە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی دەکرد ئەو ئافرەتانی کە لە سوڕی مانگانیشان نوێژیش ناکەن با بێن ئامادەی نوێژی جەژن بن، با نوێژیش نەکەن، ئەوەندە گرنگە بەلایەوە. بەڵام لەگەڵەوە کەسانێک کە نایەن ئەوانن کە دەڵێ توانای هەیە و قوربانی ناکەن. بۆیە برای بەڕێزم، دەستی خۆت مەگرەوە. توانات هەیە مۆبایلەکەت بسووتێ مۆبایلە بکڕی پارەی قوربانیە زیاترە. توانات هەیە سەیارەکەت هەچی بەسەرا بێ بیگۆڕی. توانات هەیە بۆ ناوماڵ شت بکڕی. ئەی باشە بۆچی بۆ قوربانیەکە ئەو غیرەتت نییە؟ بۆچی بۆ قوربانیەکە نیتە؟ بۆ ئەو کەسانی کە ئاوە دەستیان نوقاوە وا تێگەشتونە قوربانی وەکو حەج وایە یەک جار بیکە لە تەمەندا و تەواو. نەخێرەوە غەڵەتە. قوربانی هاوشێوەی زەکاتە. زەکات هەموو ساڵێ هەت بێ بێبی دەریکەی. قوربانیش ئەگەر هەت بێ ئەبێ هەموو ساڵێ بیکەی. ئەگەر واجب بێ زۆر تاوانباری، ئەگەر واجبیش نەبێت سونەتێکی گەورە بێت، بەڕاستی ئیمان زەعیفی لە کاتێکە بۆ شتی دنیایی توانات هەیە بۆ قوربانیەکە توانات نییە. بۆیە ئینشاءڵڵا ئامادە بن. کەسانێکی دەتوانن قەرز بکەن دوایی بیدەنەوە. ئاساییە قەرز بکەی لە کەسێ یا قوربانی بە قەرز بکڕی، بەڵام کەسێکت بتوانێ بیداتەوە. بۆ ئەو کەسانە دەڵێن. ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامادە بوو بە یەک خەوێک فەرمانی پێکرا یەک کوڕت هەیە لەسەر زەویە، نە کچی تری هەبوو نە کوڕی تری هەبوو، یەک کوڕی هەیە فەرمانی پێکرێ سەری بڕە، ئامادەیە سەری بڕێ و چەقۆ لە ملیشی دەنێت. بەڵام تۆی ئیمان زەعیف ئامادەنی دە پێناو خوادا حەیوانێ بسەر بڕی لە کاتێکە توانات هەیە بۆ شتەکانی تر. خوا فێڵی لێ ناکرێت. خوا ئاگاداری من و تۆیە کێ توانای هەیە کێ توانای نییە. هەر چەندێ تۆ عوزر بێنەوە خوا ئاگادارە عوزرەکەت قبوڵە یا قبوڵ نییە. ساڵی جارێکە وەڵڵی خەڵکە بوو پارێکە نەیکرد و کردی ئێستا بەژێر خۆڵان، لەوانەیە ئاخر قوربانی ئێمەش بێ. بۆ هەندێک کەسمان کۆتاییە. بۆیە ئەو کەسەی توانای هەیە و لە توانایدایە با قوربانی بکات. بەڵێ خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوومان تێدەکات. دەفەرمێت لە حەدیثێکی صحیح ئەبوو داودە: یا ئەیوهە الناس، ئەی خەڵکینە، ئێوە هەمووتان خەڵکن. کەواتە ئەم حەدیثە ئەم داواکاریە هەموومان دەگرێتەوە. دەفەرمێ ئین عەلا کولی ئەهلی بەیتین، بەڵام چی خەڵکێک؟ ئەو خەڵکەی کە خاوەنی ماڵی خۆیەتی. عەلا کولی، نافەرمێ هەندێ، ئەفەرمێ کول، لەسەر هەموو ماڵێک، هەموو خێزانێک، هەموو عائیلەیەک. چی؟ ئەو کەسەی خەڵکە، تۆ خەڵکی، ئەو کەسەی خاوەنی ژن و مناڵە ئەوە دەگرێت، ئەوەی کە ژن و مناڵی نەبێت دەرەچێت دەرەوە. کەواتە هەر کەسێک خاوەن ماڵ و خێزان بێت، دەفەرمێ فی کولی عامین، هەموو ساڵێک. ئەمە حەدیث پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئیتر مەڵێن نەنکم وایە باپیرم وایوت، من قسەی پێغەمبەری خوا باس دەکەم صلی الله عليه وسلم. هەموو ماڵێک في كل عام، كل هەمومان دەزانین كل يعني چی. لە هەموو ساڵێکە في كل عام أضحية. هەموو ماڵێک هەموو ساڵێک
دەبێ قوربانی بکەن بەڵام وەک باسمان کرد کەسێک کە توانای هەیە پارەی هەیە لە ماڵەوە چەند ملیۆن پارەی خەوتووە وەڵا ناتوانم وەڵا پارەکە کردم وەڵا پێلارە کردم وەڵا لە هەشتاکانە کردم ئەمە بەدبەختیە ئەمە تێنەگەیشتنە لەم دینەی خوا ئاگاداری خاڵێک بن هەندێک کەس شوبهە بڵاوەکەنەوە ئەڵێن ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر و کۆمەڵی سەحابەی تر ڕەزای خوایان لێبێ وازیان لە قوربانی هێنا و بۆی واجب دەبێ برای بەڕێزم ئەو حەدیسانە ئەو ئەسەرانە ضەعیفە یەکەم شتێ زانایان دەفەرمون دووەمیش ئیمامی ئەبوبەکر شتێ بکات نابێتە واجب خۆ پێغەمبەری خوا نیە صلی الله علیه وسلم ئیمامی عومەر شتێ بکات نابێتە واجب ئەمە خۆی بە درۆ دەخاتەوە بۆیە سەحابە قوربانیان تەرک نەداوە فەقیر بوون هەژار بوون هیچیان نەبوو قوربانیان دەکرد تۆ هەتا الحەمدولله توانات هەیە بیکە شوێنی ئیبراهیم پێغەمبەر بکەوە صلی الله علیه وسلم شوێنی پێغەمبەری خوا بکەوە صلی الله علیه وسلم قوربانی بکە بە ئیزنی خوا ئەوە خوای گەورە دەفەرمێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب هەر کەسێک شیعارەکان و دروشمەکانی خوا بە گەورە بزانێ یەکێک لەوانە قوربانیە دروشمێکی گەوری ئەم ئیسلامەیە ئەوە خوای گەورە دەفەرمێ ئەوە لە تەقوای دڵەکەیەوەیە دڵی پڕە لە تەقوا پێت خۆشە تەقوات هەبێ قوربانی بکە پێت خۆشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڕەشە دێنەکان نەفەرمێ بە تۆ نەیە بۆ نوێژی جەژن لەگەڵ ئێمەدا ناوەڵا پێت خۆش نییە کەواتە قوربانی بکەین ئینشاءالله چی ڕۆژێک بۆ قوربانی زۆر گەورە و خێرە لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم أفضل الأيام عند الله يوم النحر ثم يوم القر گەورەترین ڕۆژ لای خوای گەورە چی ڕۆژێکە لە حەدیثە هاتووە فەرمێ ئەم دە ڕۆژەی نۆمینەی حاجیان کە ڕۆژی دەیەمی جەژنە ئەمە گەورەترین ڕۆژن لە ساڵدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەدیثێکی صحیح جامع صغیر دەفەرمێ أفضل أيام الدنيا أيام العشر گەورەترین ڕۆژەکانی دنیا تەنها بریتە لەو دە ڕۆژە ڕۆژی یانزەمیش دەکرێتەوە لە حەدیث هاتووە بە هەمان شێوە کەواتە ئەوە گەورەترین ڕۆژە وەڵڵاهی خێر و سەدەقە لەم دە ڕۆژەدا لە مانگی ڕەمەزان خێرترە وەڵڵاهی ئەم دە ڕۆژە لە دە ڕۆژی ڕەمەزان خێرترە گەورەترە لای خوا خۆزگایە ئەو خەڵکی کە زەکات دەرەکات خۆزگایە هەندێکیان جەژنی قوربان زەکاتیان دەرکردایە بۆی ئاگایان لە فەقیرەکان وایە لەو کاتەدا بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم گەورەترین ڕۆژ لای خوای گەورە یەکەم ڕۆژی جەژنە پاشان دووەم ڕۆژی جەژنی قوربان ئەمجا نۆ ڕۆژەکەی تر ئەم یانزە ڕۆژە لە هەموو ڕۆژێ گەورەترن بەڵام یەکەم ڕۆژی جەژنی قوربان لە هەموو ڕۆژێ گەورەترە پاشان ڕۆژی دووەمی جەژن پاشان نۆمینەی حاجیان گەورەترین ڕۆژن لە مانگی ڕەمەزانیش پیرۆسنە بۆیە ئەگەر پێت کرا ڕۆژی یەکەم و دووەم قوربانیەکە بکە ڕۆژی یەکەم خێرە ڕۆژی دووەم خێرترە عەفو خێرە بەڵام ڕۆژی یەکەم لە هەمووی خێرترە ئەمجا ڕۆژی دووەم ئیتر ڕۆژی سێم و چوارەمیش ئینشاءڵڵا هەر کاتێ پێت کرا ئەنجامی بدە حتاکو ڕۆژی چوارەم حتا بانگی مەغریب قوربانی دەکرێت کە بانگی دا کۆتایی بە قوربانیکردن دێت بۆیە بزانن ڕۆژی یەکەم زۆر خێرە پاشان ڕۆژی دووەم جەژنی قوربان ئەو دوو ڕۆژەکەیش هەر بیکەی ئاسایی و خێرێ گەورەیە و بەرای بە ئیزنی خوا خوالێت قبوڵەکە و پاداشتێک گەورە دەستەکەوێت بۆیە ئامۆژگاریەک بۆ ئێوە هەوڵ بدەن لە ئێستاوە یا لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانەوە لە ماڵەوە دەغیلەیەک دابنێن هەموو ڕۆژێک چۆن مناڵێک تێ ناوی محەممەد و مناڵێک تێ ناوی ئەحمەد و مناڵێک تێ ناوی عەبدوڵایە دەغیلەیەکیش دابنێن ناوی بنێ قوربانی هەموو ڕۆژێ هەزار ناریتێکە بەلایەنێکەمەوە کاتێک گەیتە ئەو سەری ساڵ سێکی 300-400 هزار داناوە بۆ قوربانی بۆ کەسانی کە تۆزێ وەزعیان باش نییە الحەمدا هەیە کێشەی نییە بەس هەیە لەو کاتەدا بەدەستیەوە نییە بۆیە دەغیلەیەک لە ماڵەوە دابێ و وەکو قوربانی وەکو مناڵێک ڕۆژی هەزار دیناری تێ بکە حساب مناڵێکی بۆ بکە بۆی لەو سەرۆبۆت ئاسان بێ بە ئیزنی خوای گەورە زۆر باش دەبێ خوای گەورە پێی خۆشە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە پێی خۆشە نیعمەتێ بە کەسێک دەدا شوێنەواری ئەو نیعمەتە بۆ ئینسانە ببینێ خوا پارەی پێداوی خوا پێی خۆشە قوربانی بکەی پێی خۆشە خزمەتی ماڵ و مناڵت بکەی
بۆی ئەو نیعمەتی خوا کە بەسەرتەوەیە باش شوێنەوارەکەی دیار بێ لە جەژنی قوربانتە. مسلمانی وەکو مسلمانی ڕاستگۆ و ئیماندار قوربانی بکە بە ئیزنی خوا. والله خوا بۆ تەعویز دەکاتەوە بە ئیزنی خوا. ئایا خۆشەویستان کەسێک لە ئێمە بێوێک مەڕێ بکات، بەرانێک بکات، حیوانێکی بچووک یا بزنێک کە ساڵێکی تێپەڕانیش بێتە ناو 2 ساڵەوە، بەرخێک 6 مانگی تێپەڕانی بێت چوبێتە ناو زیاترەوە لە 6 مانگ تێپەڕی بێ، ئایا دروستە بۆ خۆم و خێزان و مناڵەکان ئەوەی کە لەگەڵ مندایە نەک بڵێ دە کوڕ و کچمە هەمووی جیایە و بۆ هەموویانم کرد، نە، ئەوەی کە لەگەڵ خۆت ئاژی، ئەوەی کە جیا بووە ئەوە پەیوەندی بە خۆیەوەیە. لە حەدیثێکی صحیح ماجەدا هاتووە دەفەرمێ، صحیح ابن ماجە دەفەرمێ، ئیمامی ئەبوو ئەیوبی ئەنساری ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم، لە سەردەمی خۆشەویستی خوادا صلی الله عليه وسلم چیمانە کرد؟ پیاوێک بەرخێک مەڕێک بزنێک کاوڕێک شەکێک هەر شتێک لەوانە لەو حیوانە بچووکەکان بۆ خۆی و ماڵ و مناڵەکەی دەیکرد دەکردە قوربانی. واتە ئەگەر تۆ لە ماڵەوە خۆت و خێزان و مناڵەکانت هەرچەندێ زۆر بن ئەوەی کە لەگەڵ خۆت ئاژی، نەک ئەوەی کە ژنی هێناوە شووکی دۆ جیابۆتەوە، هەرچەندێ زۆر بن یەک حیوانێک بچووک کیفایەتە بۆتان. بەڵام ئەگە دوانوسیانیش بکەن دروستە، خێرە گەورەترە، بەڵام ئەوەی کە پێویستە ئێوە ئەنجامی بدەن یەک حیوانێ بکەن بۆ خۆتان و ماڵ و مناڵتان. خێزانت تیا بەشدارە بێ بە ئیزنی خوا، مناڵەکانیشی تیا بەشدار دەبێت. بەڵام بۆ وڵاغی گەورە مانگا جوانەگا ئەمانە 7 نەفەر ئەتوانن شەریک بنەوە، لای زۆرەکەی 7 نەفەر، لای کەمێکی نەفەرێک ئەتوانی بە یەک نەفەرێ مانگای بکەی جوانەگایە بکەی. 7 ڕئیس عائیلە ئەتوانن جوانەگایە بکەن، هەر 7ەکەیانی ئینشاڵڵا قوربانەکان بۆ دەنووسرێن. ئەمانە هەمووی حەدیث صحیحی لەسەرە، بۆی ئینشاڵڵا بە ئیزنی خوا لەبیرت نەچێ قوربانێکە بکە لەوانەیە بۆ هەندێکمان ئاخر قوربانیمان بێت. بەخوا مناڵ منەتی نییە بۆی جێبێڵی، مناڵ منەتی لێ ناڵێ باوکم دەستی خۆش بێ پارەی قوربانێکی بۆمان جێڵە، بۆیە لەبیرت نەچێ. یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، یا رب العالمین، ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان خاڵێکی زۆر گرنگەیە، هەموو ساڵێک ئێوە دەڵێن سەرمان لێ شێوە، ناحەقتان ناگرم کەڵێن سەرمان لێ شێوە. برای بەڕێزم، ئایا قوربانی بۆ مردوو ئەکرێ یا ناکرێت؟ من چەند ساڵە باسی دەکەم. قوربانی بۆ مردوو دەکرێت، چەند شێوەیەکمانێ. شێوەی یەکەم بۆ مردوو ئەوەیە سەربەخۆ بۆی بکەیت، باوکتە دایکتە حیوانێکی سەربەخۆی بۆ سەرەبڕی، ئەمە دروستە، باوک و دایکتە، هیچ گومانێکی تیانی نەنکتە باپیرەتە. جۆری دووەم ئەوەیە مردووەکە لەگەڵ خۆتا شەریک بکەیتەوە، دڵنیا بنەوەی ئێوە هەرچی بکەن باوک و دایکتان تیا بەشدارە، ئیتر بینێرن نەینێرن، ناوی دایک و باوک بهێنن نەهێنن بەشدارت یا بئیزنی خوا. وەڵا قوربانی بکە باوکت زیندوو بێ یا مردوو بێ، دایکت زیندوو بێ یا مردوو بێ، ئەوەی کە بۆ خۆت و ماڵ و مناڵەکەت دەیکەی باوک و دایکت یا بەشدارە، ئەو گومانە لەوەدا نەبێ. دایک و باوکی مسلمان. حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بە ئیمامی عەمری فەرموو ڕەزای خوای لێ بێ، ئین ئەباکە لەو کانە مسلما، ئەی عەمر ئەگەر باوکت مسلمان بوایە، الحەمدە باوکی ئەمە مسلمانە، دایکمان الحەمدلله باوەڕدارە، ئەگەر باوکت مسلمان بوایە، تەبعەن بە مسلمانی نەبرد، بە بتپەرستی مرد، عاسی کوڕی وائیل. ئەگەر باوکت مسلمان بوایە، یەکێ لەو شتانەی کە پێیەکا چی ئەفەرمی ئەو تەصەدەقتم عنه، من بەشێک لە حەدیثەکە باسەکە، باسی حەجەکە، باسی ئازادکردنی بەندە دەکا، یەکێ لەو شتانەی کە باسی دەکا فەرمی ئەو تەصەدەقتم عنه بەلەغەه ذەلیکە. گوێ لەم قسەیە بگرن، ئەگەر باوکت مسلمان بێ سەدەقەی بۆ بکەیت بەلەغەه ذەلیکە، پێی دەگات ئەو سەدەقەیە، ئەو خێری پێ دەگات، بەلەغەه تەواو. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم پێی دەگات، گومانە تێدا نەبێ کە پێی دەگات ئینشاءالله. زانایان دەفەرمون قوربانیش سەدەقەیە، هیچ گومانێکی تیا نییە، قوربانی بۆ مردوو دەکرێت. مەڵە سەرما لێ شێوەوە، من حەدیث بۆ باسەکەم، ئەو کەسانشی کە دەڵێن نابێ حەدیثێک باسەکەن، حەدیثەکەتان بۆ باسەکەن.
گوایە دەڵێن ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ دوو بەرانی کردوتە قوربانی. گوێرم حەدیسە بگرن، ئەمە صحیح نییە. دە عولەما زیاتر هەیە کە دەڵێن ئەم حەدیسە ضەعیفە. ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ دوو بەرانی کرد بە قوربانی، فەرمووی یەکێکیان بۆ خۆم یەکێکیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، طبعا دوای وفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەو حەدیسە دەڵێت چی؟ ئەفەرمێ ئەوصانی ئەن ئوضەحی عنه فأنا أضحي عنه، وصيتي بۆم کردو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە قوربانی بۆ بکەم، منیش قوربانی بۆ دەکەم. ئەو حەدیسەی کە هەندێک مامۆستا دەڵێن ئەبێ وەسیەتکە، ئەم حەدیسە ضەعیفەیە، ئیشی پێ ناکرێت. بۆیە حەدیسەکەی کە باسی وەسیەتەکە ضەعیفە. مردوو وەسیەت بکە وەسیەت نەکا، قوربانی بۆ دەکرێت، بە شەریکی بێ یا بە تایبەتی دایک و باوک. بۆیە گومانە تێدا نەبێ. ئەو حەدیسەش باسی وەسیەتەکە، هەر مامۆستایەوتی ئەبێ وەسیەتکە، ئەوە بەڵگەی ئەم حەدیسە ضەعیفەیە. بۆیە ئیشی پێ ناکرێت. حەدیسەکە زانایان دەفەرموون صحیح نییە، قسەی پێغەمبەری خوا نییە صلی الله علیه وسلم. کەواتە ئاگادار بە وەسیەتی بکە یان نەکە، دروستە ئینشاءالله. خۆشەویستان، چەند خاڵێکی تر ماوە، سێ خاڵێک بە کورتی باسی دەکەم. یەکەمیان ئەم دە ڕۆژە زۆر پیرۆزن لەگەڵ ئەو ڕۆژانی ترش کە یانزەیەم ڕۆژیش کە دووەم ڕۆژی جەژنی قوربانە. ئەمانە بە ئیزنی خوا هەوڵ بدەین، وەک پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم، هیچ ڕۆژێک نییە لای خوای گەورە گەورەتر و بەڕێزتر بێ بۆ چاکە و عیبادەت و خواپەرستی لەم دە ڕۆژە. جا ئەوەی تواناتە بوو ئەگەر هەندێکی بێ هەمووی بێ ڕۆژەکان بگرە، ئەوەی تواناتە بوو ڕۆژ و نوێژ زیاتر بکە، قورئان بخوێنە، زیکری خوا بکە، بە ئیزنی خوا لەم ڕۆژانەدا فرسەتێکی گەورەیە، هەوڵدە زیکری خوا زۆر بکە، گوێ لە قورئان بگرە، چونکە ئەم ڕۆژانە عیبادەتکردن لەم ڕۆژانەدا لە مانگی ڕەمەزان خێرترە. لە شەوەکانە دە شەوی لەیلەتوڵ قەدر لە هەموو شەوی پیرۆزترە. لە ڕۆژەکانی ساڵیشە ئەم دە ڕۆژە لەگەڵ ڕۆژی یانزەیەمیش کە لە حەدیثتر هاتوو. ئینشاءالله ئەوەی کە لە ڕەمەزانە کردت ئێستا زیاتر بیکە، چونکە ئێستا خێری زیاترە لە مانگی ڕەمەزان، ئەوە دڵنیا بەلەوە. بۆیە ئەم ڕۆژانە فرسەتێکە و لەوانەی دووبارە نەبێتەوە بۆ هەندێکمان، خێر و چاکە و عیبادەتی تێدا بکەن. خاڵێتر الحەمدولله وەکو یادخستنەوەیە دەیڵێم، بە ئیزنی خوا عەرەفەتان لەبیر نەچێت. ڕۆژی عەرەفە خۆتان و ماڵ و منداڵتان با بە ڕۆژوو بێت، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئومێدم وایە، ڕجام وایە کە ئەو کەسەی ڕۆژووی ڕۆژی عەرەفە بگرێت، خوای گەورە لە دوو ساڵی خۆش بێت، ساڵێکی پێشوو ساڵێکی دوایی. کەواتە ئینشاءالله بە ڕۆژوو بن، لەبیرتان نەچێت. خوای گەورە ڕەنجتان بەزایە نادا، گوناهمانێ، تاوانمانێ، پێویستمان بە شتێک کە بێتە هۆکاری لێخۆشبوونی تاوانەکانمان. ڕۆژووی عەرەفە گوناحی دوو ساڵمان دەسڕێتەوە. لە خۆڕایی ئیهمالی مەکە، لەبەر خاتری دەعوەتێک، لەبەر خاتری سەفەرێک، لەبەر خاتری شتێک، بە ئیزنی خوا هەوڵ بدە ئەم ڕۆژەت لەبیر نەچێت. ئەگەر پێت خۆشە خوا لە گوناحی دوو ساڵت خۆش بێ، تاوانت پێوە نەمێنێ، بە ڕۆژوو بە، ئیهمالی تیا مەکە. آخر خاڵ دەمێ باسی کەم. خۆشەویستان، ئێستا کۆمەڵە ماڵێکمان هەیە فەقیر و هەژار، تواناتان هەیە، ئەوانەی کە دوایش گوێ لە ئێمە دەگرن بە ئیزنی خوا. با مناڵەکانی فەقیر و هەژارەکان، با خێزانەکانیان، با پیاوەکان دڵخۆشکەین لەگەڵ خۆمانە، ئەوانیش بە دڵی خۆشەوە جەژن بکەن، با ئەوانیش دڵخۆش بن لەگەڵ ئێمەدا. توانامان هەیە وەکو خواردەمەنی یارمەتیان بدەین، شتیان بۆ بکڕین، جلوبەرگە پێویستیان پێویستی پارەیە، بەپێی توانای یارمەتی هەندێک فەقیر و هەژار بدەین، هەر کەسەمە لە ئاستی خۆمانەوە یارمەتیان بدەین. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم گەورەترین خۆشەویستترین کردەوە بەلای خوای گەورە ئەوەیە دڵی فەقیر و هەژارێک، دڵی کەسێک خۆشکی، هەر کەسێک بێ، بەتایبەتی فەقیر و هەژارەکە زۆر خێرتریشە. ئەگە پێت خۆشە گەورەترین کردەوە لای خوا ئەنجام بدەیت کە خوا زۆری پێ خۆشە، دڵی خەڵکی خۆشکە، خۆشی بخە ناو دڵی موسڵمانێکەوە، بەتایبەتی کەسێکە فەقیرە. با فەقیرەکانیش مناڵەکانیان وەک مناڵی ئێمە پۆشتە بێ، با جلوبەرگیان بۆ بکڕین، یاخود یارمەتیان بدەین، هەر کەسەمان بەپێی توانای خۆمان
ئاگامان لە فەقیرێک بە یاخود زیاتر بۆی بتوانین خزمەتیان بکەین لەم جەژنەدا ئەوانی ژۆک و ئێمە دڵخۆش بن حەز بە خۆشی بە شادی بکەن نەک جلوبەرگیان دڕاو بێ نەک جلوبەرگی کۆنەی مناڵەکانی خۆتیانی بۆ بەری بەڵکو هەوڵ بدە شتێکیان بۆ بکە بە ئیزنی خوا بۆی ئەوانش وەکو ئێمە مرۆڤن فەقیرەکان وەکو ئێمە مرۆڤن وەکو ئێمە دڵیان هەیە وەکو ئێمە هەستیان هەیە وەکو ئێمە پێیان خۆشە لە خۆشی و شادیان بن لە بیریان مەکەن چۆن مانگی ڕەمەزان دەستان خۆش بێ لە بیرتان ئەوانتان لە بیر نەکرد ئێستش بە هەمان شێوە لە بیریان مەکەن ئامانەتی ئێوە ئەو خەڵکە فەقیری کە دەیناسن و لێوە نزیکن بە پێی توانای خۆت ئەگەر کیسەی بەرنج بۆیان کڕیوە دەستت خۆش بە یارمەتیکیان بدە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا شفاء نخوشكان من بدي بتايبتي أواني دعو دعاء خيريان كدو يا ربي خوايا همني وآرامي ولات من بباريسي خوايا ولات من للشر وآجاو قيران بدولك يا رب العالمين خوايا أنا قيران نسد خلقية يا ربي خوايا لسما لا بري يا ربي خوايا ئەوەی باشە لەگەڵ ئیسلام و مسلمانانە خۆیان سەرکەوتووکەی ئەوەشی خراپە لەگەڵ ئیسلام و مسلمانانە خۆیان بە گەورەی خۆ لەلای بەری یا رب العالمین خۆیان دەستی زاڵمەکان و ستەمکارەکان بشکێنی خۆیان سەرکەوتومان کەی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين